ساتی هێرشێکی سوپای پاسدارانە بۆ سەر ئاژەڵدارانی سەر سنوور لە هەرێمی کوردستان. ئێرە گوندی کۆدەڵەیە لە بناری چیای مامند وەک گوندنشینان باسی دەکەن ڕۆژانە ئەم هێرشانە دووبارە دەبنەوە و هەڕەمەکی تەقە لە خۆیان و ئاژەڵەکانیان دەکرێت. بەم هۆیشەوە ساتەکانیان لە نێوان مەرگ و ژیاندا بەسەر دەبن. ئێستا و کوێستانیەکە حەجەمەکانی پازاری ئێرانی بۆ هاتوون ئەویش هەر کوێستانی ئێمان ئێمە قەناعەتمان بە کوێستانی خۆمان هەیە بەڵام ئەو لەو کوێستانی خۆشمان ئێستا ئێمە لێمان ناگەڕێن سنوور دەبەزێنن تەقەمان لێ دەکەن کاکە بە کوشت پێوە دێن ئێستا دەو ڕۆژانە تەقەیان لێکردمەوە بەخوا بە حاڵ خۆم نەجاتیدا خۆم لەم بەردان ناوە عنی حیب نەوێ بە خڕدا ڕۆشتومە خوارێ بەس تا فیشێکی پازدارەکان وێمان دەکەون چاکەتم داناوە بە مەڕەکەم داداوە بۆی مەڕەکە خێرا فەوری بڕاتەوە خوارە نەیگرن هەویادارن پاسەوانی سوورسانیان لەگەڵکەن بڵێن شوانەکان نزیک دەبن تاقیان لێ نەکەن. دایە عایشە دوو لە کوڕەکانی شوانکارن و خۆشی بێریە و ئاژەڵەکان دەدۆشێت. دەڵێت بە ڕەنجی شانی خۆی هاوشانی خێزانەکەی بژێوی ژیانیان پەیدا دەکەن. سەرەڕای قورسی کارەکەی وەک باسی دەکات ئەوەی نیگەرانی کردووە چاوەڕوانی ڕۆژانەیەتی بۆ گەڕانەوەی کوڕەکانی بە سەلامەتی و ڕزگاربوونیانە لە تەقە هەڕەمەکیەکانی سوپای پاسداران. بە دەوری دەوران بە دەوری و حەوت پشتی بڕینەوە هەراتون نێرە و چوونە بڵەسەنێ پایزانەگە ماڵێک توی خۆش بێت تۆرەکان دەر بۆ دوی بڵەسەنەی چوون لێ پسی ماڵێکی لێ بووە و کەس کێشەشی نەبووە و ئاو لە وەرگە زۆر بووە و بەس بەخوای ئێستاکەنێ حاڵ نەماوە لە بەشی عێراقێ لە بەشی عێراقیشن لێ ناگەڕێن وەگا لێ وەڵڵای سوێن بەخوای گەورەگا بزنەگە لێ ماڵیان بدە من لێ لەسەر حەوشەی دەترسام دەمگوت پاسدار ئەوە تا پاسدار کاکەوە لە پن سەریتە دێ دەورەت بگری چ دەکەی دەسەڵاتی چت هەیە شوانەکان ئەزیەت دەدەن و وەڵڵا لەو ڕۆژانەدا لە سوێی کوڕەماگا لە خۆنەوە گە هاتۆکتی بەخوای تەقان لێکن دەنگێ دۆشکێ دەهات بە زۆری. گوندنشینان و ئاژەڵدارانی سەرسنوور بێزارن لە مامەڵەی ئەم هێزانەی سوپای پاسداران کە لەلایەک ژیانیان ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە و لەلایەکی تر ناتوانن بەو جۆرە بەردەوامی بە ئیشەکەیان بدەن. کوێستانەکە دیوی بڵەسەنەی بوو بەڵام ئێستا پازاری ئێرانی هاتوونێ کەس بۆی نێبشتەوێ بە حوکمی وەی نازانم وەڵای پێمان نییە بە سنووریوان بێ بەڵام هەرچەندی خەڵکی بێگەڵاسێ بوو هەمووی دەسوە هاواری بڵەسەنەی لێرە کەس نەدەماوە ئەلحانیش بە مەجبوری سەر سنوورەکان لێگرتوین وەڵا ناچار دەبێەوەمێنین هیچ چارن نە چ بکەین ئەگەر لە وەرگای بڵەسەنەن هەبا هیچ مشکلەی ئاو لەوەڕ و هیچ کێشەی مەڕماڵاتەکەن بۆ دروستنەوە بەڵام ئێستا بە حوکمیەوەی کە بێ لەوەڕ بووین لێرە وەڵا ناچار دەبێ بڕۆینەوە بەرەو بێگەڵاسی و بێگەڵاسیش گەرمە بۆ مەڕێ. بەهۆی ئەم هێرشانەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا 20 ئاژەڵی ماڵێک کوژراون و 143 ئاژەڵی تر فێنراون لەلایەن سوپای پاسدارانەوە کە تا ئێستا چارەنووسیان نادیارە. دوو شوانکارش دوای دەستگیرکردنیان بۆ ماوەی 2 ڕۆژ ئازاد کران. ئەمە جگەلەوەی ساڵانە دەیان شوانکارە بە گولەی هێزەکانی ئێران دەکوژرێن. سنوور کەریم دەنگی ئەمریکا ناوچەی پشدەر.